بەرامبەر ڕەوزەی پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم لەسەر ئەو مینبەرەی بوو فێرت کردی خەیر الناس ئەنفعهم للناس، فێرت کردین کەوا مهرەبان بین لەگەڵ خەڵکی، هی هەموو خەڵکی بین بەبێ جیاوازی، ڕەحمەتەن للعالەمین بین. فێرت کردین المؤمن كالغيث أينما وقع نفع. فێرت کردین کەوا خەڵکیمان خۆش بێ و خۆشەویستی خەڵکی ڕزقا، خەڵکی ئەتوی خۆش بێ ڕزقا. فێرت کردین کەوا خەڵکمان خۆش بێ و خەڵکیش مهرەبانی خۆش بوێ، بە هەمومان مهرەبانیمان دروست کرد لە خزمەتی هەموو خەڵکی داینا. ئەی رەسوول الله سلامی خوان لێ بیتن. السلام عليك يا حبيب الله يا رسول الله، هاتنا زيارتت. سلامی ئەو خۆشەویستانت پێ دەگەێنم، زۆر کەس داوای کردیە کە سەلامت پێ بگەێنم. داوان لێ دەکەم کەوا بەدەستی مبارەکت ئاوی کەوتر ببەخشی هەموو ئەوانەی کە بەشداریان کردیە لە خستەخانەی مهرەبانی، هەموو ئەوانەی خۆشیان ویستیە، هەموو ئەوانەی دڵیان پێ خۆش بووە، هەموو ئەوانەی کە ئیشی لێ دەکرد، هەموو ئەوانەی کە چارەسەر کراینە، ببیتە بەخشەک و خۆشەویستێک لە بۆ هەمووان. ئەی رەسوول الله فێرت کردین خۆشەویستی ببەخشینەوە، فێرت کردین خەڵکمان خۆش بوێ، فێرت کردین کەوا خۆشەویستی بەشەریەت لە هەموو شتێکی گەورەترە. ئەی رەسوول الله فێرت کردین رفعت الأقلام وجفت الصحف، ئەگەر شتە خوای گەورە ویستی لێبی بە کەس ڕاناوەستی. فێرت کردین کەوا کۆڵ نەدەین، کەوا بەردەوام فإن مع العسر يسرا لە قورئانی فێر بووین، لەگەڵ ناخۆشەکان چەندین خۆشی دێتن. فێرت کردین قەت کۆڵ نەدەین لە ژیانماندا، فێرت کردین هەنگاو بنین وەرەو سەرکەوتنی گەورە تاوەکو نەمرین بە متەقینە بیتن. لە قورئانی پیرۆز فێر بووین إن للمتقین مەفازا. فێرت کردین کەوا قەت کۆڵ نەدەین، لە ئیشەکانمان بەردەوام بین. فێرت کردین لە ژیاننامەی خۆت کەوا کەوتن دەرس و عیبرەت و سەرکەوتنە. لە پەیامی تائیب فێرت کردین ئەگەر خەڵک ڕقیشی لێ بۆەوە هەر دوعا خێری لێ بۆ بکەین. فێرت کردین کەوا هەموو ئینسانەکانمان خۆش بوویەتن، ڕقمان لە ڕەفتاری خراپ بیتن. سلامی هەموو خۆشەویستان پێ دەگەێنم ئەی پێغەمبەر، ئەی رەسوول الله صلی الله عليه وسلم. سلامی هەموو ئەو خۆشەویستانە، هەموو ئەو دۆست و برایانە، هەموو ئەو خوشک و برایانەی کە لە مهرەبانی کار دەکەن، کە لە مهرەبانی بەشدار بووینە، کە پشتوان بووینە، کە هاوکار بووینە، کە دەستخۆشیان کردیە، بەڵایەکە و بە کۆمنتەشان لە مەجلیسێکی قسەی خێریان کردیە، هانی خەڵکیان دایە کە پارەی بینن. ئێستا کە 139 خستەخانەی مهرەبانی وەقفە، هیچ کەسێک ناتوانێت دەستی بەسەردا بگری ئیلا غەدار نەبیتن. کەوا سەدەقە جاریە فێرت کردین إذا مات ابن آدم انقطع عمله من ثلاث إلا من ثلاث، کە یەکەیان لەوانە سەدەقە جاریەیە. فێرت کردین کە هەوڵ بدەین ئیش بکەین لە بۆ دوای مردنمان. ئەی رەسوول الله سەلامی خوای گەورەت لێ بیتن، خوایەجان فردۆسمان بەنسیب بکاتن و بەدەستی نازدارت ئاوی کەوتەر بخۆین و بەبەر شەفاعەتت بکەوین. ئەوانەی کەوا مهرەبانیان خۆش دەوێ داوا دەکەین ئاوی کەوتەریان پێ ببەخشی و بەبەر شەفاعەتت بکەون. داوا لە خوای گەورە دەکەین کە ڕوحم بە هەمووان بکاتین و محەبەت و خۆشەویستی بڵاو بکەینەوە. سەلامی هەموو خۆشەویستانی مهرەبانیت لێ بیتن. ئەی رەسوول الله سەلامی هەموو دۆستان و لایەنگران و ئەوانەی کار دەکەن لە مهرەبانی، ئەوانەی مهرەبانیان خۆش دەوێت، سەلامی هەموویانت لێ بیتن. سەلامی هەموویان پێ دەگەێنم ئەی رەسوول الله. سەلامی هەموو خۆشەویستانی مهرەبانیتان لێ بیتن. ئومێد دەکەم خوای گەورە مهرەبانی سەر بخاتن، بەرەو لوتکەی باشتری بباتن، خزمەتی زیاتر بکاتن، فەرعی لە هەموو شار و شارۆچکەکان و لە وڵاتانیش ببیتەوە.